26 مانگی ڕابردوو لایەنە بەشداربووەکانی کۆبوونەوەکەی بارزانی بە دڵخۆشیەوە هاتنە دەرەوە و ڕایانگەیان لە ماوەی هەفتەیەکدا دۆخی سیاسی هەرێم ئاسایی دەکەنەوە و لیژنەیەکیان پێکهێنا و کاتی کۆبوونەوەی دووەمیشان دیاری کرد، بەڵام 2 هەفتە تێپەڕی و نەبارودۆخی هەرێم ئاسایی کرایەوە و لە لیژنەکەش لە کۆبوونەوەکانیدا گەیشتە هیچ بڕیارێک. بڕیار بوو ڕۆژی 7 ئەم مانگە بارزانی جارێکی تر لەگەڵ لایەنەکاندا کۆ ببێتەوە. ئەو کۆبوونەوەیش نەکراو بۆ کاتێک دواخرا کە لایەنەکان نازانن کەیە، کە هەندێک لە چاودێرانی سیاسی گەیشتونەتە ئەو بڕوایەی ئەم هەوڵەش ئەنجامەکەی نەپێکاوە و دەڵێن کۆبوونەوەکەی بارزانی و لایەنەکانیش شکستی هێنا. لە نوێترین پێشهاتی سیاسیدا کۆمەڵی ئیسلامی کوردستان بە فەرمی داوا دەکات زەمینەی کۆبوونەوەی هاوبەشی لایەنە سەرەکیەکان ساز بکرێت، چونکە بەپێ ئاساییکردنەوەی دۆخەکە کۆبوونەوەکان نیوە ناچڵ و بێ ئەنجام دەبن. واقعی هەرێمی کوردستان ئەگەر ئەم هێزە سیاسیانە چارەسەری نەکەن بەڕاستی واقعەکە لە دەستی ئەوان دەرەچێ ڕەنگە بچێتە دەستی خەڵکانێکی تر کە ئەو کاتە مسەیتربوون بە سەریا بە کۆبوونەوەی ئەم لایەنە سیاسیانە چارەسەر نەبێ. دۆخی چەقبەستووی سیاسی هەرێم لە 12 ئۆکتۆبەرەوە سەرباری هەوڵی ناوخۆیی و ناوچەیی نێودەوڵەتی وە خۆی ماوەتەوە. قوڵبوونەوەی قەیرانی داراییش گڕوتینێکی زیاتری داوەتە هێرشی لایەنەکان بۆ سەر یەکتر و تۆمەتبارکردنی یەکتری. هەر 5 لایەنە سەرەکی و ناکۆکەکەی هەرێم بانگەشەی چارەسەرکردنی کێشەکان دەکەن، بەڵام هەنگاوی کردەیی نەنراوە. هەر لایەنێک چارەسەر لە ڕوانگەی خۆیەوە دەبینێ و بۆچوونی خۆی بەڕاستتر دەزانێت. تەنانەت لە ناو پارتی دموکراتی کوردستانیشدا ئاڕاستەی جیاواز هەیە. بۆ نمونە نەسحەت حالی بەرپرسی ئاژانسی پاراستن و ئەندامی سەرکردایەتی ئەو حەزبە دەڵێت دۆخی هەرێم بە بارزانی و نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان چارەسەر دەبێت. ئەمەش پێچەوانەی لێدوانی سەرۆک قادر بەرپرسی پێشووی ڕاگەیاندنی حەزبەکەی بوو کە لە بەرنامەی تاوتوێدا هێرشی کردە سەر نەوشیروان مستەفا و پێی وابوو ناتوانێ کاریگەری لەسەر چارەسەر هەبێت. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە لە ڕابردوودا 2 جار پێشنیازی خستووەتە بەردەم لایەنە سیاسیەکان سەرباری ئەوەی پێشنیازەکانی ئەنجامی نەبوو، کەچی ئەم حەزبە هەر دەیەوێت قسەیەکی هەبێت و بەنیازی هەوڵێکی نوێیە، بەڵام بێ ئەوەی باسی بکەن. ئەمە وەکو یەکێتی هیچ کات لە هەوڵەکانمان بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە و بۆ حەلکردنی کێشەکان و بۆ چارەسەری قەیرانەکان پاشەکەس نابینەوە و بەردەوامی لە هەوڵەکانمانە و چی لە حکومەت وەکو حکومەت و چی لە حەزباشان مانیاوەتە بەری بەردەوامە بین و هیوادارم کە بتوانین بۆ هەر کێشە و هەر قەیرانێک چارەسەرێکی گونجاومان هەبێ. بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ کە پەیوەندیەکانیان توند و تۆڵە و هەڵوێستەکانیان لە یەک نزیکە هەرزوو بەرپرسەکانیان ڕانگەیان. لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکومەت دەسەڵاتی ئەوەی نییە پەرلەمان و حکومەت کارا بکاتەوە. هێشتا هەوڵ و پێشنیازی لایەنە سیاسیەکان نەیتوانیوە دۆخە سیاسیەکە ئاسایی بکاتەوە، بەڵام ڕەنگە ئەم جارە ناڕەزایەتی هاوڵاتیان و خۆپیشاندان و مانگرتنی فەرمانبەران فشارێکی زیاتری لەسەر ئەو لایەنە سیاسیانە دروست کردبێ و بیانەوێت جیاواز لە ڕابردوو بە شێوەیەکی نەرم مامەڵە لەگەڵ دۆخە سیاسیەکەی هەرێم بکەن. هێمن مەحموود یەنارتی، سلێمانی.